ئەوانەی چۆن خواردن و پێداویستی هەم بۆ دەهات ئەو کاتەی کە لە ماڵ ناهاتنە دەرەوە، ینی باپیرەت و داپیرەت و خێزانەکەت کە لە وهانن چۆن خواردنیان بۆ ئەهات. Yeah, in the very beginning, during lockdown, my uncle, since they hadn't locked down. کاتە قەدەغەی هاتووچۆ دەستی پێکرد هەنگاو بوو. سەرەتا ئەیانتوانی بچنە هەنێک شوێن بۆ کڕین و ئەیانتوانی بچنە نەخۆشخانە و بچنە دەرەوە، دوایی بە تەواوی هەموو شوێنەکان داخرا. حکومەت خۆی بۆ هەر گەڕێکێک کەسێکی دابین کردووە، کارمەندێکی حکومی بوو. ئەو کەسە ئیشی ئەوە بووە کە خواردن و سەرجەم پێداویستیەکان بگەێنێتە ماڵەکان لەسەر ئەرکی حکومەت. فۆرمی ئۆنلاین دروست کرا کە هاوڵاتیان پڕی ئەکەنەوە تیا ئەنووسن و چەند خواردن و پێداویستیان پێویست بێت. بۆ مارکێتەکان پاکێجی ئامادەکران بۆ خەڵکی کەشتە سەرەکیەکانی تیە. ئەو پاکێجە میوە و خۆراک و پێداویستی تیە بۆ هەفتەیەک بۆ خێزانێک. و ئەو کەسی حکومەت دیاری کردەوە پێداویستیەکان ئەگەێنێتە ماڵەکان. بەڵام داپیرە و باپیرەی من نەیانتوانێت ئەو فۆرمی ئۆنلاینە پڕکەنەوە، بۆیە کارمەندەکەی حکومەت بە تەلەفۆن زانیاریەکانی لێوەرەگرتن.